بۆیەوە ئاهەنگا ئیرۆ ڕۆژ هاتی لەداخستن ji bo piştgiriya berxwedana Rojava bêguman piştgiriyekî bi nirxa li ser navê hemû nûnertiyên Rojava gelek spas ji bo ew kesanê ku ev aheng birêxistin kirine ne tenê aheng li Başûrê Kurdistan gel bi dehazaran li ser piya li hemû şar û şaroşkan kempîn alîkarî لە باشووری کوردستان و عێراق ژنی کورد هەموو نەتەوەکانی تریش پێداگیری خۆیان هەوڵیان داوە لە ناو ڕیزی تێکۆشاندا بن بەڵام بە هۆکاری نەبوونی ئایدۆلۆژیای بەهێز و نەبوونی ڕێخستنی تۆکمەی ژنان نەتوانراوە ئەو تێکۆشانە ببێ هی هەموو کۆمەڵگا بەم شێوەیەش نەک کێشەی کۆمەڵگا چارەسەر نەکراوە بەڵکو هەندێک جار بۆتە مایەی قوڵکردنەوەی کێشەی ژنان چونکە حیزب و ڕێکخراو بە ناوی نەتەوەیی دیموکراتی لە باشووری کوردستان بە تایبەتی ئەو هێزانەی باڵادەست و زیهنەتی ناموسپەرستی و کۆنەپەرستی تێنەپەڕاندووە Kobania ya wara wara wara
حوشليري يا ونود بكزادكي هوليرا حوشليري يا ونود بكزادكي وليرا استل سركانيا لدشم شمك ديرا ايدا Roja